ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست میوانانی هێژا ئێستاش داوا لا بەڕێز جەلال ڕەوانگەرد سکرتێری گشتی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران دەکەین تەشریف بێنێ بۆ پێشکەشکردنی پەیامەکەیان. بەخێراتنی هەموو ئێوە هاوڕێیان و میوانانی عزیز و خۆشەویست دەکەین بۆ هیوایە کە بتوانێت ئەو بەرنامەیە ڕەزامەندیەوە خۆشەویستان بێت. 70 ساڵ لەمەو پێش یەکەم ڕێکخراوی کوردی تایبەت بە توێژی لاو لە سەردەمی کۆماری کوردستان دادەمەزرێت و ڕێگە بە لاوان دەدرێت کە لێهاتوویەکانی خۆیان لە بەڕێوەبردن و بەشداریکردن لە دەسەڵاتدا بدۆزنەوە. ئەوەی جێگای سەرنجە ئێستش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نە ئەزمموی دموکراسی و مافی مرۆڤ و بەشداری چین و توێژەکان لە ناوەندی دەسەڵات و بەڕێوەبردننی وڵاتدا جێی خۆی نەکردوێتەوە. بەڵام بیری ڕێبەرانی کۆمار و لەسەرەوەی هەمووان پێشەوە قازی محەممەد ئەوەندە نوێگەرا بووە کە حەودەیە لەمەو پێش بیریان لە دامەزراندنی ڕێکخراوێکی ئاوا دموکراتیک و تایبەت بە توێژێکی کۆمەلگا کردوێتەوە. تەمەنی درەوشاوی کۆمارە تاقانەکەی کوردستان تەنها 11 مانگ بوو، بەڵام لەو دەرفەتە کوردەدا چەندین دەستکەوتی گرنگی بۆ کورد هەبوو، بۆ نمونە هەر لەکردنەوەی قوتابخانە تا چاپخانە و دامەزراندنی هێزی پێشمەرگە و ڕسمی بەکارهێنانی زمانی کوردی لە هەموو دام و دەستگا و ناوەندەکانی ئەو کاتی کۆماردا و هەڵکردنی ئاڵای پیرۆزی کۆماری کوردستان و دامەزرانی ڕێکخراوەی تایبەت بە ژنان و لاوان. یادگارەکەی کۆمار هەنووکە وەفادار بە بیر و ڕێبازی کۆمار و پرنسیبە نەتەوەی و نیشتمانیەکانی درێژە بە تێکۆشان دەدات. وانەکانی کۆمار پێمان دەڵێ ئەی لاوی کورد، ئۆگری نیشتمانەکەت بە سربەستی و ئازادی نرخی گرانە. هەروەک ڕێبەری خەباتگێری ڕاستەقینەی ڕێگەی ئاشتی و ئازادی خوازی کورد دکتۆر قاسملوو دەفەرمێت گەلێک ئازادی بێ دەبێت نرخی و ئازادیەش بدات. بە درێژایی مێژوو داستانی بەرگریکردن لە نیشتمان مانەوە و ژیانێکی ئینسانی لە بەرامبەر زۆرداران و داگیرکەرانی کوردستان تۆمار کراوە. ئەم بەرگریکردنێکی ڕەوایە بۆ مانەوە مافی ژیانە خۆپاراستنە لە فەوتان و لە ناوچوون. پێمان دەڵێ ئەی لاوی کورد، ئاڵا، پێشمەرگە، نیشتمان سرودی نەتەوەی و یەکێتی نەتەوەیی بپارێزە، ڕێز لە زمان و کولتوری خۆت بگرە و دەوڵەمەندتری بکە، بە قەناعەتەوە بژی، بە سەختی و بە پاکی کار بکە، بە پێی توانا و لێزانینی خۆت هاوکاری هاو نیشتمانیەکانت بە، هەوڵی زانین و فێربوونی زیاتر بدە، تکنیک و هونەر و زانست و فەلسەفەی سەردەم بەدەست بێنە و بیخە خزمەت پێگەیاندنی ڕۆڵەکانی نیشتمانەکەتەوە. خۆشەویستان، یەکێتی لاوان تا ئێستا ڕێگایەکی بە درێژایی 70 ساڵ پڕ لە هەورازی نووشی و بینیوە و بە هەوڵ و تێکۆشان بە مەبەستی گەیشتن بە ئامانجەکانی درێژە بە تێکۆشان دەدات. یەکێتی لاوان شانازی بەوە دەکات لە هەر کام لە قۆناغەکانی خەبات، لە شێوە جۆراوجۆرەکانی خەبات لەوانە خەباتی شاخ و پێشمەرگانە کەڵکی وەرگرتووە و لە قۆناغی ئێستەی تێکۆشانیدا لە بوارەکانی تەشکیلاتی ڕاگەیاندن، پەیوەندی و دیپلۆماسی و پەروەردەکردنی لاوان و بەشداری لە بوژانەوەی خەباتی شاخ و پێشمەرگانەی حدکا لە تێکۆشان بەردەوامە. هەوڵەکانی یەکێتی لاوان لە دەرەوەی وڵات زیاتر بۆ ناساندنی کێشەی کورد و بردنە نێو کۆمەلگای جیهانیە و لەو ڕاستایشدا خۆی بە دەروەست و بەرپرسیار دەزانێت. بە ئەندامبوونیشی لە ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵ سوسیالیستی لاوان و زۆر یەک لە ڕێکخراو و ناوەندەکانی دیکەی جیهانی تایبەت بە لاوان بە ڕێگایەکی باش و کارامەتدا دەزانێت لە هەم بەردەستەبەرکردنی ئەم ئامانجە. ئەمڕۆ توێژی لاو لە ئێران بە تایبەت لە کوردستان لە هەلومەرجێکی دژواردان. هەر ڕۆژە زیاتر لەلایەن دیکتاتۆرانی زاڵ بەسەر ئەو وڵاتەوە هەوڵی لە نێوبردنیان دەدرێ و بێڕێزی و سوکایەتیان پێدەکرێت. ئەمەش دەرخەری ئەوەیە کە خەباتی لاوان و چالاکیەکانیان دەتوانێت مەترسیەکی گەورە بێ بۆ سەر کۆنەپەرستی و دیکتاتۆریەت. لاوی ئەوڕۆ لاوێکی بەهەست و ئارمانجخوازە، بۆیە لەگەڵ گەشەکردنی کۆمەلگا و پەرەسەندنی تەکنۆلۆژی چاوەڕوان دەکرێت بیری نوێخوازی لاوان بەسەر بەستەڵەکی کۆنەپەرستیدا زاڵ بێت. پاش 70 ساڵ تێکۆشانی بەنهێنی و ئاشکرا و شۆڕش و بربەرەکانەی لەگەڵ هەردوو ڕژیمی پاشایەتی و کۆماری ئیسلامی ئێران خەبات و تێکۆشان بێ و چەند هەر درێژەی هەیە و تا گەیشتن بە مافی گەل هەر بەردەوام دەبین. بە هەزاران شەهید و بەندکرا و بریندار بەدەیان هەزار خەڵکی ئاوارە و دەربەدەر و دوور لە زێد و با و باپیرانیان قەتڵ و عامی خەڵکی کوردستان لە سێدارەدان و زەخت و زۆری هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر خەڵکی کوردستان گەواهی دەری ئەوان کە خەبات لە کوردستانی ڕۆژهەڵات بەردەوامە و ڕژیم بە هەموو شێوەیەک هەوڵی کبکردنی دەدات. هەستکردن بە پێویستی یەک ڕیزی زیاتری لاوانی کورد و وێڕای ڕێزگرتن لە بیر و ئەندیشە جیاوازەکان بۆ
بۆ لە دەوری یەک کۆکردنەوەی ڕێکخراوەکانی لاوان لە ئاستی هەر چوار پارچەی کوردستان بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات بەردەوام لە هەوڵداین و خاڵە هاوبەشەکان دەکەینە بنەمایە بۆ لێک نزیکبوونەوە و لێک تێگەیشتن پێکەوە کارکردنمان دەکەینە بنەمای سەرکەوتنمان ڕێکخراوی یەکێتی لاوان بە پێداگری لەسەر بنەما فکریەکانی بە بڵاوکردنەوەی وشیاری نەتەوەیی و گەیاندنی زانیاری لە بوارەکانی کۆمەڵایەتی کولتوری زانستی و ڕۆشنبیری تا دوایی لە نێو توێژی لاوی کورد و بەگشتی لە کۆمەلگای کوردستاندا کردووە بە ئامانجی خۆی و هەوڵ دەدات تاکی وشیار و پێگەیشت و بۆ کۆمەلگایەکی ئازاد و دموکراتیک و دادپەروەر پەروەردە بکات یەکێتی لاوان هەوڵ دەدات لاوانی کورد لەژێر چەتری ڕێکخراوەییدا لە ئاستە سەرتاسەریەکان چ لە کوردستان و ئێران چ لە ناوچەو جیهان بە یەک دەنگ و گوتارەوە دەربکەون ئێمە لەو باوەڕەداین هەڵبژاردن وەک ئامرازێکی دموکراتیکی گرنگ یەکێک لە سەرەتاییترین مافی هاوڵاتیان بۆ بەڕێوەبردنی هەڵبژاردننی وڵاتە و کاتێک دەتوانێت کاریگەری بێت کە ببێتە دەرفەتێک بۆ گۆڕانکاری لە دەسەڵات و بە پێی پێوەرە دموکراتیکەکان لەسەر بنەمای ئازاد عادڵانە و دەورەیی بەڕێوە بچێت بەبێ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی ئازاد و دموکرات هاوڵاتیان نەدەتوانن بەڕێوەبەرە شایستەکانی خۆیان هەڵبژێرن و نەدەتوانن ئیرادەی خۆیان دەربڕن بۆیە لە چوارچێوەی کۆماری ئیسلامی ئێراندا بۆ خوێندنەوەیە کە لە پێوەری هەڵبژاردنێکی ئازاد و دموکراتیک هەیە نە دەرەتانی هەڵبژاردننی ئازاد هەیە و نە نوێنەرانی شیاوی خەڵک دەتوانن خۆیان بپاڵێون لە سیستمێکی هاوشێوەدا کە شەرعیەتی نوێنەر پەیوەندی بە دەنگ و ڕەزامەندی خەڵکەوە نییە هەڵبژاردن تەنها دەتوانێت شانەیەک بێت بۆ کۆمەڵێک ئامانجی تایبەتی ڕژیم لەو پەیوەندیەدا یەکێتی لاوان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەی کوردستانی ڕۆژهەڵات لە هەڵویستێکی نەتەوەییدا داوای بایکۆتی شانەوەی بەناو هەڵبژاردنەکان لە کۆماری ئیسلامی ئێراندا دەکات ئازیزان جێ خۆیەتی لێرەدا ڕوو لەو تێکۆشەرانیش کە بۆ ساتێک لە یەکێتی لاوانەوە هەل لە سەرەتای دامەزرانیەوە تا بە ئێستا و لە سەختترین هەلومەرجەکاندا پشت و پەنای ئەو ڕێکخراوەیە بوون و تێکۆشانی خۆیان لە یەکێتی لاواندا درێژە پێداوە هەروەها هەموو ئەو دۆست و پشتیوانانەمان لە هەموو قۆناغەکانی خەبات بەتایبەت لە قۆناغی ئێستاماندا کە هاوکار و هاندەرمان و سەرجەم ڕێکخراوەکانی دۆستمان لە ئاستی هەر چوار پارچەی کوردستان سپاس و پێزانینی خۆمانیان ئاراستە بکەین بڕوخێ ڕژیمی تێرۆریست و کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ئێران سەرکەوتن بۆ ئازادی خوازان تەزوی زستانی دڵتان بە تینی گەرمای خۆشەویستی وزەی ژیاننەوەتان پێ بدات یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران سیر ڕێبەندانی 2515 کوردی بەرامبەر بە 19 فێوریەی 2016 زاینی هەر بژین بە شادی